من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان، بینەران و بیسەران و ڕۆژوگرانی خۆشەویست، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. هەمیشە ئەگەڕێین لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی خەندە تۆرا و ناڕەحەتی و ناسۆرەکانی ژیانیان بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوە بۆ بکەین بە خەندە و خۆشی. هەرجارە و سەردانی شوێنێک دەکەین، چیرۆکێکی تازە و ناڕەحەتی و ناخۆشیێکی تازەمان تووشە بێ و بە ناچاری بۆ ئێوەی خێرخواز و بەخشندە ئەیگوازینەوە، بۆی هەمومان ببینە هاوکار و پشتیوانی هەژاران و نەداران لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی، چونکە کاتێک هەژار و نەدارەکان لە تاقە و توانای خۆیان دەرەچێت ساڕێژی برین و ناڕەحەتی و ناخۆشیەکانی خۆیان بکەن، ئەوسا ئەبێ ئێمە و ئێوە هەمومان هەماهەنگیان بکەین و لە ناڕەحەتی و ناخۆشی ڕزگاریان بکەین. لاڵقەی ئەم جارەی بەخشیندا سەردانی ناحیەتێکێمان کردووە، بووینەتە میوانی ماڵێکی نەخۆشی هەژار کە لەم خانمە ژیان بەسەر دەبن. بسم الله الرحمن الرحيم. أنا أخوي جودة محربان يا أخوة بخير من سرچما وسجان من نام لقمان نصرالدين خرشي تشي دبن بازيان نخوش مبين نخوش مو تقريبا 3 ساعة للشهراني بمناوني من قلق كاسم ذكر ماوي سالك توفى من كوتنات وانا هيت بزيان چکارێک دەکرد لە شارەوان دەسۆنەوە پاکەرەوەی ناو بازار بووم یەکەم جار ماوەیەک نەخۆش بووم یەک دومانجێ ئیزنیاندام دوای باشم چوومەوە تر ئەم جارە بەم دوایەتە تاو بانکۆ نەمتوانی دیگە کە نەتوانی ئێمە چی لێ بکەین ئەو کۆمپانیا هات شاراندا بە کۆمپانیەکان کۆمپانیای کاکە ئێمە ئیش نەکەی وەڵا ئێمە کارمە ئیش بکە توانم نەوەڵە نەمتوانی نەوڵا جەروا بە سیارە لە بازار هەنمەوە هێنم بۆ ماڵەوە ئیتر هاتمە ماڵ ئیتر تاو بکەم کە چوومە خستخانە چوومە سندێزێک مانجێ دوان لە خستخانە بووم چارەسەرێکی زۆر هیچ استفادەیەکی وام لێ نەکرد ئاخرەکەی دکتۆر وتی کاکە وەڵا هیچ چارەسەر لای ئێمە نییە هاتمەوە ماڵێ بارمای کەوتم تر وازم بەرەو خراپتر بوو چوون بۆ کەرکووک لای دکتۆرێک دەوێش ماوەیەکی زۆر داو دەرمان عیلاجی زۆر فەحسی بۆم کرد داخل بێوتم کاکە وەڵی تۆ دەبێت فەحسێک بۆ بکەین
دێزگە سێملین چامنیتی ئەچێ بێت 500 لێر هاچۆین بکە مڵی کاک من ئەو پارەیەم نییە بتوانم زۆری نەخۆشەکە چی بوو چی لێ نەخۆشیەکەمەوە بە هەردوو گوچی لەم خوێنی تێ ئەزا ئیتر لە سستە بوو تاو پەشی خستم میتر نەمەتوانێت جێ خۆمەستم یعنی تاو پەشی خستم دوو دەمای دڵشم گیرا خوێنبەری دڵم زەعیفە زۆر ناسە سوارێکی زۆرم بوو جاریوا بوو نەمدەتوانین لە ڕاکشان نەبێت تا هەر ئەوەتەم توانی بەدانیشتەوە خۆم بگرم شەو لەش خۆمەچم جاریوا بوو ئێتە زۆر وەزعەکەم خراپ بوو لەسەر ئەو دستانەکەش هات ماشڵە باوە باران خانووکەشمەوە خۆشتان بینیونە تکێکی زۆریە کرد دارەکانی شکداری بەسەر خەدەمان بەربوو لەوێ هەر لەخوا بکە کە سەری نەشکە بەردەوام سەرماشتە بوو لە خانووەکە عەدەری خوا سەرما بوو کاریگەری زیاتر شەی وا بوو لێرە ئەدەکشام تکە داتە خوارە شوێنمانە بوو جاری وا بوو نەڕەکەم هەر پێچە ئەلێ جار بوو ئەوە مەبرسەوە ئەو نکشت دەبوو ئەو ئیتر وەزعمان زۆر خراپ بوو زۆر ئاوێکی زۆر ئەها پێچوو ئیتر زیاتر دەکەم گرانتر بوو لەوە بووکەوە جا لەهۆش خۆمە چوون بە چار بە 20 دقیقە ئاغم لە خۆم نامە داونم بۆ خستخانە لەوێ شێوە دوانیانەکردم داوام بار داهاتمە ماڵی شێوی پێ نەچوو عینی وام لێ هاتوو حەوت لە خستخانەی ئێران خەوانمیان باش حەوت ڕۆژەکە وتی کاکەری بمێنیتەوە ماوەی تر 21 وەرەقەت دەوێت بۆ ئەمەلات و بۆ ئەمە وەڵڵا هینی من ناتوانم خێراتتانەکەم بەخێر بێن ئێمە تا بەستەرەوە کردووە وڵان نازام لە چۆ دەست پێ بکەم دوو مناڵی نەخۆشمان هەیە ئەو پیاوە نەخۆشە هیچ ئیش و کار و کەسابەتی نییە هەچیشتمان هەیە کۆنێ خەڵگەمان داتی دا لە بەرنامەی بەخشینەکەین لە خەڵکەکەین یارمەتیماندن هەمووی ڕزی و بۆگەن و پیسەخانۆکەمان بەخوا بەدەست گەچمان پیاداوە ئەتر نازام ئەو لایلۆنە پیاداوە لەبەر وردەدار و تەیر و توڵ نێتە خوارەوە لەبەر تکە و پیسی بەخوا ئەو تەلەڤیزۆنە هی خەڵکە مێزەکەی خەڵکە بە ئامانە لامانە فەرشەکە بە 50,000 کڕمە چەند ساڵە داخێنەوە شانە و پیاوە دایپین ئەتر نازانمە مناڵانە چنە دەرەوە هەموو قەلبیان تاڕەبی و حەوشەی ئاوی لێوەستێ هەچی شتمان هەیە خەڵگەمان داتێ هیچ بژەوی ژیانمان نییە جاروە ئاش دێنم مەنزەڵەکە نیوەیە بێتە لیست ئەو غازە لیستەکە غەسا لە خەڵگەمان داتێ بە کۆنی دەیکردن جاروە بە 50,000 ماوەی ئیشی پێکەم تێکەچێ ئێتر جاروە خەڵگەمان داتێ شتمان بۆ دێنن تۆگە پارت نەبێ هیچ شتێکت پێ ناکردرێ لەو ڕۆژۆ پیاوەکەت لە کار و کەسابەت دوور کەوتۆتەوە ژانی ئێوە چی بەسەر وەڵای ژیانمان زۆر خراپە هەتا بڵێ نەخۆشی لەلایە نەبوونی لەلایە خانووی ڕزی و لەلایە ئتر مناڵدارژبی بەخۆشە باران بێ ناتوانین بخەوین لە ترساڵین ئاو دێتە ماڵەوە ئێستا تۆ ماوەیەکە دوور خرایتەوە لە کار و کەسابەتت لە موچەکەت بەهۆیەوەی کە نەتوانی بەردەوام بی ئەی ئەو هەموو فەحس و ئەو هەموو سەرداین دکتۆر و ئەو هەموو عیلاجت بە چی کڕی یارمەتی دای وەڵڵاهی گشتی خێرخواز و گشتی بڵێن ئەوەنی کابن خێرخواز و هەموو خدمت ئەمانە بۆیان کردم بەخۆیی بە پارەی خۆم نەکراوە چی پارێکە نەبوو کە ئەم عیلاجم پێ کرد ئێستا عیلاجی ئەم قەسەرێم ئەم کردووە ئەمە نزیکەی 3 وەرەقەی تێچووە بەخوا خێرخواز پارەکەی بۆ داوە ئەم جارە پێم بکەین بیکەیتەوە ئەو کە بۆم باسکردی پێشەوە مەسرەی زۆرەوە وەقتانێک نزیکە 35 وەرەق لێ نەم ڕاستەکەی نەمتوانی بیکەم ئێتر دائیرەکەش بڵێن پێیان کاکێت و ئیژنەکەی من ناتوانین تر پارە و موچمیز نەما ساونێک خێرخوازیان یەشە یامەتیمەکە ڕاستەکەی هیچ نییە ئێوە چەند سەر خێزان لە ئێمە 7 سەر خێزانین 5 مناڵم هەیە ئەوە سەنە لە مەکتەبی چیان کچێکم وە لە ماڵمامێتی بۆ لە ماڵ لە چەمچەمە لە بەربێجی جێگامان نێبوو پارەشە نەبوو کابزاری لێوێ ئارە وڵات لێ گوتی بابێت لێرە بخێنێ من سەرپەرشتێکم و پارەشتی بۆ نەکەم تو لێی گەڕێ ئێستا ئەو خەبەتێکە ئەوە لەوێنە ئێستا لێرەش ئەم سییانەمان مەختەدان مەکتەبەم و ئەوەیە لە مەکتەبە بەخوا بە چ حاڵێک دەتوانم بڵێن خێرخوازم یامەتیان بکەم بۆ مەکتەب شتێکیان بۆ بکڕم ئەم دوانەشماوەتە دوو منداڵی دوانەمان هەیە کچێ و کوڕێکمان هەیە ئەوانە بچووکن دوانە دوانن بن
بەخوا بەرم 3 ڕۆژ جارێ دوختشی لێنەیە تووشی بە 1000 و بە 8000 بەدەش خوا کڕیمە یعنی بە خێری خەرخواز و خزم و ئەمانە یامەتیان کردم ئەنی کاک لوقمان ئێستا تۆ نە هیچ موچەیەکت هەیە ناتوان هیچ کار و کەسابەتێ بکەیت نەوەڵی نات لەولا شۆ بەردەوام ئەبێ سەردانی دکتۆر بکەی فەحس بکەی عیلاج وەربگری داو دەرمان وەربگری ئەرەوەڵە ئێستا داوا دەرمان زۆرم پێویستە لە ڕانی هەیە وڵی ناتوان بچم بەڕاستەکەی پارەم یەکە بچم بەڕاودا ئەو دەرمانەش هەموو گران لێرانە ئەو پارچی حەبیتە بە 35,000 هەدی بە 40,000 هەموو دادەمنی حساب ماکرد ئەم دەرمانێک کە لە ئێران کە بە حساب پارەکەی خۆم لە قیمەتر بوو لە ئێران بای تقریبان 8 ملیۆن بەس داوا دەرمان کڕی لێنە ئێستا ناتوان بچم بیکڕم ئێستا حالین ئێستا ئەستا بچمە دەرەوە هەردوو گوچی لەم تاو لە عیشەکەوێ چەندێکە عیلاجەکان لێ بڕاوە وڵی تقریبا 15 ڕۆژ دەبێت لەم ڕاوەستەکانە کاریگەریەکانی ئەرە وڵێک هەردوو گوچی لەم گەڵا دێشی هەناسم تون دەبێت ڕۆژ بە ڕۆژ خراپ ڕۆژ بە ڕۆژ ئەوە بگوچم ژانەکە ئەم شەو لە سەعات 2 و 3 خەڵ چاوم نەکرد تا هەردوو گوچی لەم ئەمە ئازاری هەبوو کە باران بەتایبەت لە شەوە زۆرە باری تا چەند ئێوە لەلایەن خەمی مناڵەکان لەلایەن خەمی پیاوەکە لەلایەن خەمی ڕوخانی خانوو و تکە بوو ئارەوەڵە هەر بەخەبەر بووین بەخوا ئەلێەوە هەڵم داوەتەوە فەرشە هەتا ئەم سەرەوە ئەلەوەندەوەی خەوتینە هەمووی ڕزی و گشتی تکەیە بەخوا مناڵانە چون ئەشان ڕشان ئاو قاپ مەکرە بەر تکاکە ئتر تیا کەوتوینەوە چزانم ئەو هەیوانە ئاگری گرتۆ کارە باکەی بەخوا جیرانانە هاتنە کوژاندیانەوە ئەبینین دوو ژوورتان جێهێشتۆ لەسەرەوە لەبەرەوەی زۆر کۆنە و بە کەڵکی ژیان نەماوە لەم ژوورە و لەم ئەم کە لە لێنتانداوە سەریان ناگەون لەوەندەیە ژیانە بینە سەر ئەوێتان کردۆ بە مەطبەخ ئارەوەڵا شتی زیادە وتر چێشت شتی لێکەم جاروان نانی لێکەین و چۆن ئەتوانین لەو شوێنە ناخۆش پڕمەترسیە نان بکەی چێژ ئامادە بکەی وەڵا ڕێی هاتو نەهاتە دینی ئاگر گرێ دەرنەچی ئەگە جێ نەبێ و پارە نەبێ مەجبوری ئیدارەتی بکەی نەخۆشیەکەش سەربار هەمووی تا چەند دڵت لای کچەکە دەکەنە ماڵ نییە دوو کەوتۆتۆ بەهۆی وەڵا چی بکەم خەفەتی لێ خۆم چۆن بەس چی بکەیت جێ نەبوو دەرزی لێ بخێنە ئیم ساڵ پۆشەشە لێ مامیوان ئاگایان لێبێ ئاجارە شیرم بە قەرز بۆمانە هێناوە بەخوا
ئەمە شەرد و گورچی لێتەوە نییە چاوی دەبێ عملیات کرێ لەسەر ئەوە شو کە بارانەکە بارێ خانووکەمان ئاو ڕەناگرێت دەولا بن یەخسز لا خۆی سەبشە دادڕێت چۆن نەبارون دێتە خوارەوە چەند ساڵ لەم خانووی وڵی تقریبا 2010 لەم خانوێ ئەمەش خانی خۆم باوکم ماقسمێت داکەم گوتیم تۆ دیارەمە تیا بە بۆ خۆت ئێستا کوڕم وڵی بە من چار ناکرد بۆ چاک ئەدەمێ بۆ خۆی خێرخوازێ بۆ تێکەدەوە ئەدەم بە خۆت گەرن ئازای بۆ خۆت و ئێمەش وڵی توانامی یەک شتێکی دیا دینارێک بکە سەر بکەم کارخوان ئەم ساڵ بارانێکی زۆر باری ژیانتان چۆن بوو بۆ خواژیانمان مەگە ئەو خۆی گەر بخۆی بزانێت چۆن بوو ئەو ڕێی باران بووە یەک یعنی چۆن ها یان ئەو مەمەرە سوجار ئەو خانەکەەوە دیارەکە ئاوقی پێ دێتە خوارەوە یعنی بەرەم ئێستا نەستا ئەو دارێکمان لێ بەرەو بوو دای بەسە خێزانمە ئەو تا دارەکە لێ شکاوە یعنی بەتەماوە ئەم شوێ ئەم شو بەسەر من ئەڕخێت زێرەمان دیران دیام کاگە زانین باران وەرن لای ماڵی مە بخەون لێ مەخۆن خواتە بێ بەسەرتانە کاک ئەوە شەوێک دوان سیان ئیتر برام ژیان نەهات چێتە سەر سەر ڕای نەخۆشی خۆت خەمەیتر بووە کە خانووەکە نەڕوخێ ناڵەکان تەر نەبن سەرمایان نەبێت جاری وام نەخۆشی خۆی بێت لەبەر خەبەتی ئەم ناڵانە ئەم نەڕەسە ئەو کچەمان نەخۆشە ئەوە قەسەرێتی دڵی ئینە سینگی مەختی قەسەری هەیە دوای ئەوش دڵی زعیفە چونکە بەس چاوی بەخوا پارەی نێ بچین بێم ئەمێت پێ بێ ئەمەلیات کرێت چاوی گۆزیارێک لەسەر ئەنجام بینیتانیانە ئەوە تر زۆر نارێکمان زعیفە و تا بڵین بەرەو خراپی ڕۆ خۆشم بۆ لە سەرباری ئەوەنەوە خەزانەکەم جا گوتی دێژەگەرە جا دەڵێ بمە بۆ خەسەنەم وەڵی بەچی بت بە کە پارەی نەبێ و کە شتێ نەبێ بچی بێ ئەم بەشی سەرەوە جێشتووە ناڵێ سەرنج ئەڕەوڵە ئەو ڕناگرێت چەندە دەبارێ ئەوەن دێتە خوارەوە ژێنمە هەموو جار تەڕبیدین دێن ئێرانە ئێرەش دارەکان ئێستا و لە لەما پێدا دەبیدین دارەکان بدەنی ئارەوەڵە ئاو دێتە خوالێ هەڵ سەر ئاو دێتە خوارەوە ڕێک دێتە خوارەوە ئیتا ڕێک تەڕبێ بگشتی وەزاکەمان دەبینەوە ئەو هایە داوا لە خێرخواز نەکەم ئینشاڵڵا یارمەتێکم بکەن سام خانە بۆ چاکەن خۆی گەورە ئینشاڵڵا بیکەوەی کە چوور باسم خەفم نەمێرە باشترێکم تۆزێ ئێستا بە خەم خەفەتی خۆمە و مناڵ و خانوو بەرەو ئەوها زاکەم ئەو هایە دەروێ باران دەبارێ ئاو لە نێکەوە دێتە حەوشەکەەوە ئۆتۆماتینەکەم ئەوە مەدبەخێکمانە بەخبەلێ نکردم لەبەر بێ عشایی ئاشیەکەمان هەیە تەڕەبێ شوێن نێداینێم دارم بۆ کردووە خوا لێ نان چۆست و چاوشتەکەی ئەو شوێنە بچووکە ئەو شوێنە پڕ مەترسیە بۆ مەدبەخدادنەوە وەک مەدبەخداد وەک مەدبەخ ئەرەوە ناچە چێژ لێوێ ئەرەوە چێژ لێ دەکەن نان لێ دەکەن ئەو شتەکان لێ دەکەنەوێنە مەترسینی ئەو شوێنە بەرە وەڵامەتی شەوی وا ڕەشەبای بەڵام ئێستا ڕوخە بەسەرەنە چێ دوشێ داردانرا و لە نەکدرا بەسەریا ئەم خۆتان بیتەنە بۆچی دروست کرد دەوڵای بەر بێ جێگای شوێنێکە نەبوو کە ئاشێک کە شتێک لێ دابنین میوانی شتێکمان باتە بە هەموو شێ ئەم شوێنەمان هەبوو دەرە میوان دەهاشە نوێ دەڕۆشت لێم کاکە وڵی شوێن نییە چی بکەین بارانە باری تر شوێن نامە مەجال نامە کە خۆمان تیادانشی میوانش ناچای دەڕۆی ئێستا خۆم وا نەخۆشم حاڵەکەم ئەهایە کە شوێنی نییە ئەم ناڵانم بە ئیسراحەتیا دانیشن کە شەوێک بڵێم ئۆخەی ئەم شەو کە باران و کە تکێکمان نییە ناڵەکان بەبێ خەمن زۆری خەفەتی ناڵەکانی جار تور ئەم نەخۆشیکم بە شوێ بۆ جارە ئەنەوە برم داواک تێ لە خێرخوازان خەخدانە خۆیە یعنی خۆی گەورە دڵیان دەرم کە یارمەتێکم بکەن لەم بێجێ ڕزگارم بێ لەم نەخۆشیێش یارمەتێکم بکەن ساخت سەردانی شوێنێ بکەم کۆتایی مەم نەخۆشیانم بێ بۆچینەکانم زعیفن خوێنبەری دڵم زعیفە خوێنی تیام یەکتەوە سارما بێتر ڕاو خوێنە ناو ئەمە دەمەیە کەمەوە ئیتر ستارمی هەڵەگرێ ئیتر لە هۆش خۆمەجاغام لە خۆم نامینێ چەند شەو جیرانەکان بگەن لە خەسخانە ئاغم لە هۆشماتەوە کەوا من لە خەسخانم چەندجار بردمیان لێرانە بردمیان ئەو تەمادیرانە من ئەستەوەینە شەی وەڵێ خۆ بردێن لە خەسخانە هۆشماتەوە کەوا لە خەسخانە پێشەکی بە خیادین بەرەستانەکەین خۆزە پاداشتان باتەوە کە جەنابتان لە دوور ئازادانکی هاتون بۆ ئێرانە بۆ ناحیەیە چێ بۆ گەڕێکی هێندرین مای کاک لوقمان بەڕاستی ئێمە هەموو کاتی دوای خێتان بۆکەن و خۆزە پاداشتان باتەوە ئەگە بێنە سەرژیانی ئەم پیاوە خەڵکمان زۆرە نیەتی یان خانووی نییە یان ڕاتبی نییە بەس ئەم پیاوە یعنی خۆی نەخۆشە بۆ راپۆرتەکانی هین ئێران و هین خەستەخانە سلێمانی هەم مەوجودە لەلایەتی
و دوای ئەوەش خانۆکەی ئەمەتانی جنابتان دەیبینن تەسویری بکەن ژیانی لەم خانە بردەسەر بەم جستانەکەەوە خۆ دەمەزان هەموو با و باران و هەموو ژیانە بردەتە سەرەوە و لە دوای ئەوەش حوسە خێزانن پێش مناڵی هەیە سیان لە مەکتەبە دوانەیە هەموو هەفتەیە دوو دەبێ و شیران بۆ بکڕی پیا بە خێوان بکات ئەم پیاوە هیچ ڕاتبێکی نییە هیچ معاشێکی نییە هیچ داهاتێکی نییە کوڕێکی نە کاسبکارێکی بۆی بکات ئەم ماڵەکەی دەسەیریکەن ئەنجا ئێوە و جەنابتان ئێمە داوان هەموو مسلمانان و خێرخوازان ئەکەین کە دەست یارمەتی بن پیاوە درێژ کات کە بژێوی ژیانی وەکو ئێمە تۆزە بەر بێت تۆزە بژێ لەگە مسلمانانە هیوادارین لەم کەناڵێ بەڕێستانەوە داوان لە هەموو خێرخوازان ئەەکەین کە یارمەتی و هاوکاران بدات کە سوکنەیەکیان بۆ بکە تیا بژێن وەکو عالمەکە وەکۆم خەڵکێکەوە ئێستاکەنی تیا ئەژێن ئێمەش داوا لە بەڕێستان و لە هەموو خێرخوازانەکەی هاوکاری یارمەتیان بدات دوایەوە خۆشی چەندجار لە خەستەخانە سلێمانی خەوتووە چارەسەری نەبووم دوای لە ڕێی خزم و کەس و لەگەڵ خێرخوازانی جەنابتانەوە نادەم بۆ ئێران راپۆرتی ئێرانی هەیەکەوە گوچیلەی دێچانەوە سفرە یەکێکشانکەوە سست بووە پارەی نەبووکەوە عەمەلیاتی بکەکەوە چارەسەری بکات و دوای ئەوەش دڵی زەعیفە کاربای دڵی پارەی نەبووکەوە قەسەری بکەکەوە چابێتەوە ئێستانە هاتەوە بەس ڕۆژێکان زۆر بزە تەئسیری لێم کرد لێران هاتبووەوە سوالم لێ کردم کاک لوقمان حاڵە تۆ ئێستا گوتی وەڵڵاهی هەتا حەبەکان هەم باو و حەبەکان نەما پاوە نەبیکڕم لێرە دەست ناکرێت بدێن بۆ ڕانێ بێت زۆر زنگ پێستا جا داوا لە بەڕێستان و لە هەموو خێرخوازان ئەەکەم کە هاوکارم پیاوە بکە لەمە نەجاتێدا حوسە خێزانە نە کوڕی هەیە نە ڕاتبی هەیە نە داهاتێکی هیچی نییە جا داوا لە بەڕێستان و لە هەموو خێرخوازان ئەگەن کە هاوکاری ئەم پیاوە بکەن و کە لەم نەخۆشیە و لەم نەبوونیە و لەم خانوویان ڕزگاریان بێن و شتێکی بۆ بکەن ئینشاڵڵا بە دەرزەی یەکەم داوا لە بەڕێستا لە بەنامەی بەخشینەکەین وەکو ئەمانەی پێشوو هاوکاران بکەن و بجدیتر هەتا ئەم پیاوە ڕزگاری بێت لەم نەخۆشیە و لەم نەبوونیە و لەم سوکنیان ڕزگاری بێت سیر ئەم سەقفەکەن سێ ئەم مەطبەخەکەن سەر هەموو کراسەکانی بکەن حوسە خێزان ئەمە ژیانیت لەم خانوویایە لەم ژیانەیە سەریکە فەرم بزانە توا شێ لێرە ئەژێت لە داوا لە بەڕێستان لە خێرخوازان ئەکەین کەوا فکرێ بکەنەوە بۆ دواڕۆژی خۆیان جا حەزەکەم لێرانەیە دوو دەرشێر هەیە پێشکەشێکم بە جەنابتان و بە مسلمانان هەوڵ دەزیات کە خێر و نوێشکردن ڕزگارە نابێت لە دەستی مردن ماڵ و پارەکە مناڵ بەشێکە بەخوا دیناغی خێرت بۆ ناکە هەزارەها مرد ماڵی بەجێ هێت کام ئەو لاوتی ڕەحمەت لێ بێ کە بانیان کردی بۆ سەر تەراز و دێنە پێچاوت کردەوەی پێشوو یاخوا هیچ کەسێ دۆزەق نەبینێ ژیانی سەر زەوی لەبیر نامێنێ خوای ژیان بۆ لە دین حاڵی نابین هەوڵ بۆ دینادەوە تەماتێر نابین گەر ماڵت هەیە خۆت خێری لێکە چاوەڕێ ئایلە ئەولادت مەکە خێر بە دەستی خۆدێک بە هەزارە ئەولاد بۆ ناکە بەنام ناچارە کرد بە ناخوا بۆ ماڵە بەڕێزە ماڵی کاک لوقمان من جیرانێکی ئەم پیاوەم تقریبەن 13 بۆ 14 ساڵە ئەیناسم ئەوەی ڕاستی بێ زۆر فەقیرە زۆر داماوە زۆر بێ دەرەتانە ئەم پیاوە من ئەوەی لە نێزیکەوە زۆر شارەزایم زۆر لێی تێکەڵم چونکە ماڵمان بە حدودی ئەوەی تقریبا 6 ماڵ لە خوارم ئەمانەوە ماڵمان سەر چوچەکەیە ئەم پیاوە پاش ماوەیەکی زۆر لە شارەوانی داوامی کرد ئێتر مانگی 400,000 لەبەر نەخۆشی و لەبەر ئەوەی نەیتوانی ئیشەکەی بکە دەریان کرد باشەکان بڕی دوای ئەو ماوەیەکی پێچوو ئەم پیاوە تووشی نەخۆشیەک بوو نەخۆشیێکی زۆر قورس من پێم گوت کاک لوقمان بۆ ناچی بۆ عیادە بۆ خەسخان و زۆر نەخۆشی گوتی بۆ خۆی کا عەبدولکەریم من ئەوەی ڕاستی بێ 1 دینار لە ماڵەکەمان نییە بۆچی بچەم من گوتم کاکە تۆ هەچی چۆن نەبێ هەر بچۆ بزانین هاوکاری شتێکرد بۆکەین بچۆ گوتی کاکە ئەخ نازانم چۆن بچەم من دکتۆرە وتێتی تاقی 13 بۆ 14 وەرەقە بەس توێچووی فەحسەکان و عەمەلیاتەکەیە ئێتر چۆنێ بوو بە خێرخوازان و بەملا و بەولا شتێکمان بۆ کرد چوو ئێتر ئەو ماوەیەک ڕای کێشا بۆم داوە دەرمانە دیسان ئەم ماوەی باش بوو چوو سەر ئیشەکەی وەریانگرتەوە دوای ماوەیەک لە ئیشەکەی بوو دیسان وای لێهات و دەریان کرد ئەم جارە بە کۆتایی دەریان کرد ئێتر ئەم جارە تووشی نەخۆشی زۆر قورستر بوو بردیان بۆ ئێران ئەوەش هەرچی بوو بەخواخ و 1 دیناری نەبووم داماوە ماڵم داڵێکی دومداڵی هەیە چیان دوانەیە هەموو ڕۆژێک 2 قوت و شیرانەیە بەلای کەم و هەفتەی 4 بۆ 5 قوت و شیرانەوێ ئەمە کولی قوتێشیر حسابی کە بە 8,000 9,000 بۆ 10,000 دینار تەکلیفەکە ئەم پیاوە تا توانایانی 1 شیرێ بکڕێ نەخوازە ڕۆ هەفتەی 4 قوت و شیر بکڕێ ئەم ماڵم داڵم داڵی هەیە دەبەتکەبی هەیە داڵی هەیە نەخۆشە خێزانی خۆی داماوە نەخۆشە هیچی نییە
ئەم دستانە باوڕەکەی شەو هەبووە بۆی گیراوم لەبەرچی وتمە ئەم شەو بارانی زۆر بەقەوەتە وەڵای ئەم شەو بەسەرا ناڕوقێ قەنەعەت و باوڕم پێ بکە شەو هەبووە دەگوتمە ئەم شەو جوابم دێ کارلوقمان ماڵم داڵی بەسەرا تەپی خانۆکەیان ئیتی دەسەڵانە بوو چەند جاگوتمە کارلوقمان حالیە شتێک کاکە بۆ بخوایە ناتوانم هیچ شتێ بکەم هیچی نەبوو داماوە براکەم ئەمەش خانۆکەیەتی بەڕاستی خانۆکەی ئاو ڕناگرێت خانۆکەی ساڵی هەشتا دروست کراوە ئەو هیچ ڕناگرێت لە بۆکو چۆن ئاو لە بانەوە تکاکە لە ها شوێنەکە ئەم داماوە یان تەشتێکی دانابوو یان سڵێکی دانابوو ئاو لە شوێنەکان نەبوو بەردەوام ئەو فەرشانیان ئەو جێگانە بەردەوام تەڕ و داماوە ئەمە هەمووکەی خانۆبرا وەڵای ئەم ساڵەکانی ئەمە لە ئەفریقا ئەگە شتی وا هەبێ شتی وانە لە کوردستانە هیچ ماڵە لەمە ئیدارە ناکە ئەگە سەر حاڵ و وازیان بکەی لە تەپی نایە هیچ ئەم خانوەها سەریکە ئەوە تا ئەمە خانووی سەبە دیتە قەوزەی کردو لەبەر ئەوەی ئاو دێتە خوارەوە لەبەر خۆی ڕناگرێ هیچ ئەو سەبە دیتە بۆکو شەقی بردووە ئەگە جوان کامێرەکە ڕوسبی بدەیتێ شیشەکان ڕێک داکەوتووە خانۆکە ئەم سیر ئەمەکە لەبەر ئەوەی خانۆکە هینی نەماوە توانای نەماوە ڕایگرێ خوپاوە وازی خراپە ئیتر ئەم خانۆ خۆی بۆ ژیان نابێ ئەمەش مەتبەقەکەیەتی بە لایلۆن کراوە ها سەیکە ئەو ئاوە سەری ئەمە حاڵی وازیان ببینی سەریکە ئەمە وازێکی زۆر خراپە خەڵک متبەق و مۆلیدە و غاز و هەموو حاڵ و وازەکەی گشتی لێرەیە سەریکە ئەوە متبەقەکە بەسای خۆتان بیدینن وەڵی سەری هار ماری واتیە ئەمە کەی ژیان لەمە ناکرێت بەخوا هەر ڕۆژی ئاگر بگری ئاگر شەگرێ بە لایلۆن کراوە لایلۆنش خۆتە زانی ژیانیان ناڕوە ئەمەش هەموو حاڵ و وازەکە ئەم پیاوانەیە بە خۆتان بیدینن ئەم ماڵە ماڵێکی زۆر هەژارن ئەگەر هاوکاریان بکەن بەڕاستی جێی خۆیەتی ئەمە هاوکاریکردن بۆ ماڵە قەنەعەتم وایە فەقید لە ماڵە فەقیتە زۆر کەم هەیە ئەگەر هاوکارێکی بکەن خێرخوازان ئێوە شەر سەبەبێکن بەڕاستی بەس ئەگەر خێرخوازان داوای لێکەم لە هەموو خێرخوازانی کوردستان و دەرەوەی وڵاتش بەڕاستی ئەم پیاوە جێگای ئەوەی هاوکاری بکرێت باوڕ و قەنەعەت بکە خوای گەورە بە دەیان جار پاداش تێداتەوە بسم الله الرحمن الرحيم الحمد لله صلى اللهم على محمد وعلى آله وصحبه ومن والاه بيشكي زور بخيراتني برنامج بخشينكم وبخيراتني مصطفى برزاكم كبراسير كاتل الشاشكان ودركون أميد خنا برمالك أميد خنا ضلي هجاران وفقيران وبينواينوا برزان أويك وكو مشاهد حالك وكو مامصايك من ليرة وكو كسك نزيك من لمبيا برزوا أو من حالي من لحالي أم كابرايا
ئەوەیە کە ئەم پیاوە حاڵی وەزعی زۆر خراپە هەم لە ڕووی جەستەیەوە کە ئەم پیاوە پیاوی نەخۆشە، نەخۆشی دڵی هەیە، نەخۆشی گورچی لە هەیە، نەخۆشی شەکری هەیە و هیچ بژێویەک شک نابە غەیرەوەی کەوا مسلمانان کە پاریان پێداوە چووە عیادە و خەسەخانە و دەروی وڵاتشی پێکردێتەوە کە چووە بۆ ئێران و خاوەندارە خێزاندارە خاوەنی حەوت مناڵە سیانە لە قوتابخانەیە ئەوەی کە ئێمە ئاگادار بین ئەوەی کە ئێمە ئاگادار بن شتێکە زۆر تەئسیری لێکردن بەڕاستی کچێکانێک کە ئێستا کە پۆلی شەشە نەیتوانیەوە تەنانەت لە ژوورێک لە ژوورەکانە بتوانێ وەکو کەسێک ئاسایی بخوێنێ ڕاستی نردویانە بۆ ماڵی براکەی لەوێ خوێنێ کە بەڕاستی ئەمە زۆر کاریگەری لەسەر من دروست کرد بە تایبەتی لەسەر من کە جەنابیشتان ئینشەڵڵا کە ئەم بەرنامەیە بینن حتمما کەسێکی ئاوا شوێنێکی نەبێ مناڵەکەی تا بخوێنێ بەڕاستی تەئسیری لەسەر دەروون زۆر قورسە. برایان و خۆشەویستانی خۆم ئەم ماڵە لە تەکێن ئەم ماڵە لە تەکێن بەڕاستی زۆر پێویستیان بە هاوکاری جەنابتانە. ئێمە زۆر سپاسی هەموو دەوڵەمەنەکان و هەموو ئەو کەسانە کە خوا پێداون و هەموو کەسانێکەوە ماڵ ئەبەخشن هەر چەند جاری وایە خەڵکێکی و فەقیرە ماڵ ئەبەخشێ بەڕاستی زۆر سپاسیانەکەین کە بوونەتە جێگەی ئومێدی ئەو خەڵکە پاش خوای پەروەردگار. خوای پەروەردگارە فەرمێوە ما ئەنفەقتم من نەفەقەتین فەهوە یوخلیفه وهو خەیر الرازقین. هەر کاتێک ئێوە سەدەقەیەک یان نەفەقەیەک یا بەخشینەکەکەن خوای پەروەردگار بۆتان پڕەکاتەوە. خوای پەروەردگار باشترین و چاکترین رازقە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی ترە بمان باسەکە فەرمێ هەر ڕۆژێک کە خوای پەروەردگار ڕۆژەکاتەوە دوو مەلایکە دابەزن یەکێکیان دوعاکە فەرمێ خوای پەروەردگار ئەو ماڵە پڕکەرەوە کە کەسێک ماڵی بەخشیوە کەسێک ماڵی بەخشیوە سەدەقەی کردو خوای پەروەردگار بۆی پڕکاتەوە. کەس مەلایکەی دووەمیشان دوعاکە خوای پەروەردگار ئەو کەسێکەوە نەیبەخشیوە خوای پەروەردگار چۆمڵی بەڵاو موسیبەت و ناڕەحەتی بەسەرا بێنە. یعنی بەڕاستی ئەم سەدەقەیە کە ئینسان ئەیکا خێرێکی زۆر زۆر گەورەیە و بەتایبەتیش برایانی خۆشەویستم لە ڕەمەزانە سەدەقەت تایبەتمەندیەکی زۆر گەورەی هەیە کە سەدەقە لە ڕەمەزانەیەک بە هەفتایە جیاواز لە کاتەکانی تر. ئەم مانگەش بەڕاستی مانگی دڵنەرم بوونە مانگیەوەی کەوا ئینسان بەزەیی بە فەقیر و هەژار و داماوەکانە بێتەوە کە بەڕاستی ئێمەی کۆمەڵگای مسلمان ئێمەی کە کۆمەڵگایەکی ئیسلامین بەڕاستی ئێمە شایەنی ئەوەین یا شایستەی ئەوەین کەوا ئێمە بەزەیمان بە فەقیر و هەژارا بێتەوە کە هەمیشە کۆمەڵگەی مسلمانان پیاوی چاکی لێ نەبراوە پیاوی بۆ خوا سوڵحا و دینداری لێ نەبراوە هەمیشە پیاوی وای تیا بووە کە دەسواڵا بووە دەستکراوە بووە یارمەتی فەقیر و هەژارەکانی داوە. برانی بەڕێزم دەوڵەمەنەکان خێرخوازەکان بەڕاستی ئەم پارەی کە ئێستاکە لە دەستی جەنابتانە لەوانەیە میوان بێ لای ئێوە پارە ئیمڕۆ لای تۆ ڕۆژە لای منە و ڕۆژە لایکێکی ترە دەوڵەمەنی تا سەر بۆ کەس نامێنێ تا ئینسان لە بەردەستایەتی دەستی لە گیرفانیا بێ بە بەردەوامی کە چۆن بەردەوام دەستان لە گیرفانە بووە یارمەتی فەقیر وەژارتان داوە ئێستاکەش لەم ڕەمەزانەیە ئەم ماڵە بێنەوایە ئەم ماڵە کە بەڕاستی داما و هەژارە چاوەڕێی دەستی جەنابتانە کە بتوانن ئەم یارمەتێکی بکەن و ماڵێکی بۆ دروستکەین کەوا لەم نەهامەتی ڕزگاریان کەن و دڵیان خۆشکەین خوای پەروەردگار دڵی هەموو لایەکتان خۆشکا بۆ خاتری ناوجوانەکانی خۆی. زۆر جار شەکوای حاڵی خۆمان نەکەین ناڕازی لەو بەشێکی خوا پێی بەخشیوین لە کاتێکدا لەشمان ساغە و ڕەنگە خانوەکەمان خانوویەکی خراپ نەبێ و زۆر باشش بێت بەڵام کاتێک گوزەر بنێ و ماڵە هەژار و نەدار و نەخۆشەکان دەکەیت ئەوسا ئەزانین لەش ساغیمان گەورەترین نیعمەتە خوای پەروەردگار پێی بەخشیوین لەلایەکترەوە ئەوسا ئەزانین خانوەکانی خۆمان کە شەکوای حاڵی خۆمان دەکەین و پێ ڕازنین ئەزانین چ قەسرێکە لە چاو خانووی هەژاران و نەداران و نەخۆشەکان ئێوە بێنە بە چاوی خۆتان سەرۆکی ئەم خانەوادەیەن چەندین نەخۆشی لە کۆبۆتەوە و بەبێ کار و کەسابەت لەلایەکترەوە منداڵەکانی نەخۆشن و خۆشی بەردەوام لە ڕێگای عیادە و داو دەرمانە بەڵام کاتێک ماڵەکەی ئەبینی مەتبەخێکی لەم چەشنە پڕ لە مەترسی پڕ لە ناخۆشی پڕێتی لەوەی کە نازانی باسی چی بکەیت و وەسفی چی بکەیت بۆیە کاتێک خێزانی لێرە چێش لێنێت بە بەردەوام بیری لەوەی ئاخۆ ئەم دار و پەردووە نەکەوێت بەسەریا و لەلایەکترەوە گەڕ نەگرێ و ئەم نایلۆن و تەواوی ئەم مەتبەخە بسووتێ بۆیە هەمیشە کاتێک ئێوەی
خێرخواز و بەخشندە دەستی هاوکاری و کۆمەچی بۆ ماڵە هەژارەکان درێژ دەکەن بێنە بەرچاوی خۆتان ئەو هەموو مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشیە لە کۆڵ خانەوادەکان دەکەنەوە دوای چەند مانگێک ئەبینن کە ئەو هەموو ئاسەواری مەترسیە کۆتایی پێدێت و خەندە تۆراوەکانیان بۆ دەگەڕێنەوە و ئاسوودەی و خۆشگوزارانیان پێشکەش دەکەن بۆی تۆی خێرخواز هەر کەسێکی هەرچەند تاقە و توانەت هەیە ببەخشە دڵنیابە لەوەی کە نایبەخشی خەڵکانێک پێویستیان بەو هاوکاری تۆ هەیە لەبەرەوەی هەمومان کاتێک ئەبەخشین ئەگەر کەمیش بێت ئەبێتە فێرا دەستی هەژاران و نەداران دڵخۆشی نەخۆشەکانمان بۆی ئێمە لە بەخشینەوە لە مانگی پرخێر و بەرەکەتی ڕەمەزاندا لە ناحەی تەکیەوە پێتان ئەڵێین ئەم ماڵەش هاوشێوەی ماڵەکانی تر لەو هەموو ناخۆشیە ڕزگاریان بکەن. الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية فلهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. دووبارە سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێت خێرخوازانی خۆشەویست بابزانین کاتێک ئەوەی ئازیز و خۆشەویست بەبێ ئەوەی ئەو خانەوادە هەژار و نەدارانە بناسن دەزەکەن بە گریفانتان و بەدڵە میهرەبانەکانتان ئەبەخشن بابزانین بە بەخشینەکانی ئێوە چۆن خەرمان بەرەکەتان ڕۆژ لە دوای ڕۆژ گەورە بێ و ڕۆژ لە دوای ڕۆژ هەژاران و نەدارانی پێ دڵخۆشە بێت. ئەم خانووی کە ئەیبینن دیاریدەستی ئەوەی ئازیز و خۆشەویستە کە ساڵانێک بوو خانەوادەیەکی هەژار و نەخۆش لە کرێچێتی ژیانیان بەسەر دەبرد بەڵام کاتێک ئێمە بە ئێوەمان ڕاگەیان پێویستیان بە هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوەیە بابزانین چیرۆک و بەسەرهات و نەهامەتەکانی چەندین ساڵەیان چۆن بۆتە خەندە و خۆشی و ئێستا لەم خانوەدا کە ئێوەی ئازیز و خۆشەویست بۆتان کڕیون تا چەند ژیانیان خۆش بوو و چۆن سوپاسی ئێوەی ئازیز و خۆشەویست دەکەن کە ڕزگارتان کردن لە ناخۆشی و نەهامەتیەکانی ژیانی چەندین ساڵەیە.
هەمیشە بە هاوکاری و کۆمەچی و سەخاوەتەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست بەخشین ڕۆژ لە دوای ڕۆژ دڵی خەڵکانێک خۆش دەکات کە ساڵانێک لە ناخۆشی و لە ناڕەحەتی شەو ڕۆژیان بەڕێ کردووە. بابزانین لە ڕێگەی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستەوە ئەم خانەوادەیە چۆن دەروی خێریان لێکرایەوە و پێشووتر ژیانیان چۆن بوو، دوای هاوکاری و کۆمەچەکانی ئێوە ئێستا ژیانیان چۆنە؟ وڵای مشکی هەیە، جرجی هەیە، ئیتر شتی هەیە، خانووەکە چونکە کۆنە بەخۆ دستانان وا بوومە لەرزانە هاو خەریبە زیێڕۆمانەکە یەکەم بوومە لەرزە هەو لە دەرەوە خەوتین هەتا باین نەمێرە بینە ژوورەوە چونکە خانووەکە بە پێشایەت بە پێشە ئەلەرزیوە نەمانەوێرە بینە ژوورەوە هەمووی سایشتەنکی و خانوشەکە ڕێخێ بەسەر ناڵەکان بەر بەسەر زادەکە دەخەوتین تا بەیانی زادەکە خەوانم بەخێر بەنیان خوا سەر چاو ژیانی ئێستامان زۆر خۆشەش لەخوا بە زیابێ سوپاس بۆ خوای گەورە ماڵی هەموو کەسێک ئاوا بێ ماڵی ئێوەش ئاوا بێ ئێستاکە خانوویەکیان بۆ کڕیوین لە خوای گەورە بە زیابێ ماڵی کاملیان بۆ کڕیوین دەست و چاویان خۆش بێ و ماڵی هەموو کەسێ ئاوا بێ ژیانی ئەو سامان زۆر ناخۆش بوو خانوویەک بوو خەریب و ئەڕوخا بەسەرمانە 8 ساڵ لێوا بووم پیاوەکەم نەخۆشە و کەم ئەم دامە ئەم دوو مناڵەم هەبوو تا چەند ئەرکی تۆ ئاسانتر بووە لەخوا بە زیابێ ئێستا ئەرکەم شکر زۆر باشە لە کرێچینیم کرێخانوو نادە ماڵی کاملیان بۆ کڕیوین ماڵی ئەوانیش ئاوا بێ و ماڵی هەموو خێرخوازێکیش ئاوا بێ زۆر مەمنونی هەموو کەسێکم پێش بەخشین تا چەند خەم و خەفەتەکان زیاتر بوو وەڵایی وەعزمان زۆر ناخۆش بوو خەم و خەفەت هەر زۆر بوو ئەم دوو مناڵە بۆم بەخێونێ ئەکرا ئیتر خۆم فەڕاشی مەکتەب بووم ئەهاتم و ئەڕۆشتم فامەعاشەکەم وەرەگەی بۆیان تەسمیم دەست کرێ خانوو بکرایە زۆر ناخۆش بوو عەزی ئەو سامان ئێستا سوپاس بۆ خوای گەورە زۆر وەعزمان زۆر خۆشە لە خوای گەورە بە زیابێ کە سەردانیان کردین و کە ئیشەکان بۆ کردین و ئیشەکان زوو ڕاپەڕان و ئیشان بۆ کردین و خانویان بۆ کڕیوین و ئیشەکان بۆ جێبەجێ کردین ماڵیان ئاوا بێ خوای گەورە هەموو کەسێک هەر لە 250 هەتا ئەچێتە ناڵمچەنێ من مەمنونی هەرموو کەسێکم مەمنونی ئێوەشم کە ئەو ئیشەتان ڕاپەڕان و خانووتان بۆ کڕین و ماڵتان بۆ کڕین و ڕزگارمان بوو لە دەست کرێچیاتی و نەبوونایەتی پێشتر بەردەوام بیر لەوە کرد و باسی ئەوە دەکرد چۆن پارەی مانگانەی کرێخانوو دابین بکەیت لەو کاتەوە هاتوونتە ئەم خانووە تا چەند ئەو خەمە گەورە لە کۆڵ بۆتەوە وەڵا ئەو ساهر فریاوە کەوتم کە مەعاشەکە وەرگرم و داینم بۆ کرێخانوو ئاو کارەبا مۆلیدا ئێستاکە سوپاس بۆ خوای گەورە نەکرێ ئەدەم نە هیچ شتێک سوپاس بۆ خوای گەورە ماڵی هەموو خێرخوازێک ئاوا بێ ماڵی ئێوەش ئاوا بێ بخاتی قورعانکە ئەو ئیشە بۆ خەڵکەکەن و ئیش بۆ خەڵک ڕائەپەڕێنن سەرڕای کرێی خانووەکەشتان گڵ بوو ناخۆش بوو بەڵام ئەم خانووە چۆنە لەگەڵ خانووەکەی زۆر پاک و تەمیسە زۆر شوێنێکی خۆشە لە خوای گەورە بە زیابێ خانووەکەی ئەوێمان بەکڵکی ئەوە نێ هاوکەتی هەڵسوڕێیت خەڵکە هات نیو سەعات نەنیشت ڕۆژت ئەوی تااقەتمانە دەنەنشین زۆر پیس و پۆخڵ و ناخۆشە کەس تەحملی ئەوەی نییە کە بێ سەعاتی دانشە لاو لەخوا بە زیابێ ئەمنە یەک بوو ئەیرە ئێستاکێ نەبێتەوە سوپاس بۆ خوای گەورە والله لە خوای گەورە بە زیابێ ئەمنە پاک و تەمیز و شکر ئەمنە خۆشە نەبێتوانێت 4 ژوورە متباقە لە خوای گەورە بە زیابێ زۆر پاک و تەمیز و پاک و پوختە و خۆشە جێگاشان داخست بوو کە ئێمە تەلەفۆنیان بۆ ئێمە کە هاتینە ناوی ناوەڵا شتێکی وامان نەبوو کە دایخەم و دڵم پێی خۆش بێ و کە بڵێم خەیش وەک ماڵی خەڵکی شتێکم هەیە و دامخستۆ و ناڵەکان نەسەری دائنیشن و فەرشیان هەموو بە کاملی کڕیە بۆ ناوماڵ بە کاملی معرۆزی نوێنیان بۆ کڕیوین کەوانتەری قاپیان بۆ کڕیوین سنیان بۆ کڕیوین
گسکی کارەباییان کڕیوە ماڵیان ئاوا بێ دۆشەکە و سەری نیشان کڕیوە تەلەڤیزۆنیان بۆ کڕیوین ماڵی هەموو خێرخوازێک ئاوا بێ و ماڵی ئێوەش ئاوا بێ و هەر لە 250 هەتا چێتە ملیۆنێ ماڵی هەموو خێرخوازێک ئاوا بێت چ شتێک ماوە کە پێویستان بێ و لە ڕێی خێرخوازانەوە بۆتان دابین نەکرابێت دەستان خۆش بێ یاخوا لە خوای گەورە بەزیا بێ هەموو شتێکیان دابین کردووە و هەموو شتێکیان کڕیوە مەمنونی هەموو خێرخوازێکی یەکەم ڕۆژ هاتنە ئەم خانووە هەستان بەچی کرد منداڵەکان چیانەوە تا چەند دڵتان پێ خۆش وەڵا من کە لە تەکسیەکە دابەزیم کاتم بەر قاپێک ئیسەش بڕوام نییە کە ئەم خانۆهی من پێ ئیسەش ناوەڵا ئەموو بڕوا ناکەم ئەم خانۆهین ئێمە نییە هەر هاتم لەبەر قاپێکە هەستەیرمە کرد و دانیشتم عەجباتیم بێ هاوشتەکان هێنا ژوورەوە ئەو جەماعەتە پێم سەیر بوو مناڵەکان ڕانەکە بە سەربانەکان هاتنەوە یانە چی ئەڵڵا و ژوورە چەند خۆشە ئەڵڵا و تەلەڤیزیۆنە چەند جوانە ئەڵڵا ئەوە چەند جوانە هەر ڕایانەکە بە ناماڵ شتەکەیە لەبەرەوەی چەندین ساڵە شتیوان بە خۆیان نەبینی نەوەڵا شتیوانیان نەدیوە فەقیرە ئەچون بۆ ماڵێک بەلایەنە سەیر بوو بەلایەن عەجباتی بوو ئەگەڕان و ئەهاتنەوە ڕۆشتن ماڵی شەوان نەبوو شتێکی وامان نەبوو کە یەکێ تەماشای کا و کە یەکێ بێت و بڕوا کاکە محەممەد تا چەند دڵتان خۆشە لەم خانووە تا چەند گۆڕانکاری لە ژیانتان کراوە تا چەند کە هاتی ئەم خانووە جەوت هەبوو دڵت خۆش بوو چیتەوت ئێرە زۆر خۆش و ئێرە زۆر خۆش بوو لەبەر چی ئێرە زۆر خۆش بوو چی تیا بوو ئێرە پاک بوو خانەکەمان گەڵ بوو زۆر ناخۆش بوو هاتی نەرە زۆر خۆش بوو ئێرە وەکو خانەکەی بۆ کەشە نەبوو زۆر ناخۆش بوو ئەوێ زۆر ناخۆش بوو بۆچی ناخۆش بوو خانۆکەی تر چی تیا هەر باران هاتە خوارەوە هەر باران هاتە خوارەوە ئەی کە لێرە ترسان نەماوە باران نایەتە ماڵەوە ئێرە باران نایەتە ماڵەوە ئێرە خۆشە باران هەر ناچوو هاتی لێرە زۆر دڵمان خۆش بوو زۆر شتی جوانی بوو دەستان خۆش بێ ئێرە زۆر خۆشتە دەستان خۆش
ماڵی هەموو کەسێک ئاوا بێ گەلێ مەمنونی هەر هەموو خێرخوازێکین هەموو خێرخوازێک لە کات لە 250 هەتا نامچەنەدان نابێت و هاوکاریان کردبێتین مەمنونیانین ماڵیان ئاوا بێ بخاتی قورئانی گەورە و خی گەورە ڕزقیان با و 200 ملیۆن جار ئەوەی شتی ئەو نەبێتەوە جێگا ئیشەڵڵا مەمنونی ئێوەشین و ماڵی ئێوەش ئاوا بێ بخاتری قورئانی گەورە خی گەورە لەشتان ساغ بێ و خی گەورە ماڵتان ئاوا بێت ئەم خانوەش بۆ یەکێ لە خەرمانبەرەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست بۆ ماڵێکی هەژار و بۆ ماڵێکی نەخۆش کە ساڵانێکە لە کرێچێتی شەو ڕۆژ بەڕێەکەن بەڵام ئێوەی خێرخواز و بەخشندا بەبێەوەی بیان ناسن توانیتان ببنە پاڵپشت و پشت و پەنایان ڕزگاریان کەن لە چەندین ناڕەحەتی و ناخۆشی ژیانیان ئەم جارش لە شاری سلێمانیەوە دیاری دەستی ئەوەی ئازیز و خۆشەویست خەرمانبەرەکەتان کڕینی ئەم خانوە بوو لەگەڵ تەواوی پێداویستی ناوماڵ بۆ ئەم ماڵە هەژارە بۆی هەمیشە کاتێک بیرەکەنەوە کە ببەخشن سەیری مەکن کە چەندێکە یان بەلاتانەوە شەرم بێ دڵنیا بن هەر ئەم تۆزە هاوکاری و کۆمەچی ئێوەی ئازیز و خۆشەویستە بە دڵسۆزی نووسنگەکانی بەخشین لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانەوە کۆ ئەکرێتەوە و ئەبێتە خەرمانبەرێک و ماڵێک لە نەهامەتی و ناڕەحەتی ژیان ڕزگاریان دەبێت چەند خۆشە کاتێک لەسەر دەستی تۆی ئازیز و خۆشەویست ماڵێک چەندین ساڵە لە کرێچێتی و ژیانی ناهەمواری شەو ڕۆژ بەڕێەکەن بەڵام تۆ ئەبیتە یەکێک لەو کەسانێکەوە خانەوادە هەژار و نەدارەکان دڵخۆش دەکەیت و لە کرێچێتی ڕزگاریان دەکەیت بۆی هەمیشە بیر لەوە مەکەرەوە چەندێکە و چۆنە هەمیشە بە دڵە میهرەبانەکانتان ببەخشن و دڵنیا بن هاوکاری و کۆمەچەکانی ئێوە ئەبێتە قەڵایەک بۆ خەڵکانێکی هەژار و نەدار لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ماڵتان ئاوا بێ و دەستان خۆش بێت خوای پەروەردیگار لە بەهەشتا پاداشتان بە نەبڕاوی بداتەوە و لە دنیادا ڕزگارتان کە لە نەهامەتی و ناخۆشیەکانی ژیان تا بەرنامەیەکتر و تا ماڵێکی تر پێتان شاد دەبینەوە بەخوای گەورەتان ئەسپێرن هەشاد و کامەران بن خواتان لەگەڵ